دەمێ پامێک بۆ ڕای گشتی ئەنجومەنی دادوەری سەرۆکایەتی هەرێم لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت ڕابگەێنم لە دوێنەوە بڕیاری بەڕێز دادوەری دادگای جونحی ئیدهۆک لە سزنی زەرکە هەریەک لە شێروان تاها و هەروەها مەسعود شنگاری ئازاد کراون بەڵام بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی زەرکە تا ئەو دقەیەش ئامادەنی ئازادیان بکە و هەر جارە بە بیانوێک هیچ مبررێک نییە بۆ ئەو بابەتە بەپێی قانونی عقوباتی عراقی مادة 329 إذا امتنع الموظف الحكومي عن تنفيذ قرارات القضائية يعتبر جريمة. هر کەسێک فەرمانبەری گشتی بێت ئەگەر بێت و امتناع بکات لە جێبەجێکردنی بڕیاری دادگا اعتبار دەکرێت کە تاوانێکی ئەنجام داوە. بۆیە ئەگە ئەوڕۆ هەتا کۆتایی دەوام ئەگەر بەڕێوەبەرایەتی چاکسازی زەرکە هەریەک لە شێروان تاها و مەسعود شنگاری ئازاد نەکات ئێمە ناچار دەبین ڕێکاری یاسایی بگرین بەریان و دژیان و وەسکارانە سەر تۆمار بکەین. سەبارەت بە بێریڤان ئەیوبیش دەمەوێت بۆ بەڕێستان ڕوون بکەمەوە ڕێکارەکانی ئیفراشەرتی لە هەولێر جێبەجێ دەکرێت لەبەر ئەوەی ئەو سزادراوەی لە چی ساکسازێک بێ بە پێی اختصاصی مەکانی دەبێت لەو منتیقەیە ڕێکارەکانی بۆ جێبەجێ بکرێت. بێریڤان ئەیوب ئینشاڵڵە بۆ ڕۆژی دووشەم یان سێشەم کۆتایی دەوام ئینشاڵڵە ئەویش ئازاد دەکرێت بە دیداری کەسوکاری شاد دەبێتەوە. ئەوانەی بادینانیش ئەوانەی شیراتزێش ئەو ڕۆژە باسمان کرد ئینشاڵڵە لە ڕۆژی یەکشەم ئەو یانی ڕۆژی دووشەم مەوعیدتان پێ دەڵێن کە 5 کەسی شیراتزێ ئەوراقەکانیان لە ئاسایی شاتووە مەوعیدی محکەمە بۆوانیش دیار دەکەن ئینشاءالله. کاک بەشدار بەچی بیانوێک مەسعود شنگالی و با بڵێن شێروان تاها تا ئێستا ئازاد نەکراون بە دوواداچوونتان بۆ کردووە چی دەڵێن بە دووسانی؟ بەڵێ دوێنێ ئەمە لە ڕێگای پەرلەمانتارانی بەڕێز بە دوواداچوونمان کردیا و ئەمڕۆ کاک عەلی حەمەد ساڵح وەڵامی دامەوە کە دوێنێ خۆی لەگەڵ بەڕێوەبەری ئۆفیسی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی قسەی کردووە ئەوانی لە دوێنێ وەرە سەکەتم بەڵام تا ئەو دقە هیچ نەتیجەی نەبووە. کاک بەشدار پرس باس لەو کرد ئەگەر ئازاد نەکرێن ڕێکاری کردێکە نەبەر ئەو ڕێکارانە چین هەڵویستی دیکەی مەدەنیە یان یاساییە ئەگەر یاساییە بەچ مادەکە ڕێکارەکان ڕێکاری یاساییە وەکو باسم کرد مادە 329 لە قانونی عقوباتی عراقی باسی ئەو خاڵە دەکە هەر فەرمانبەرێکی گشتی ئەگەر بێت و بڕیاری دادگا جێبەجێ نەکا ئەوە بە اعتبار دەکەێت تاوانێکی ئەنجام داوە. بۆیە لە دوێنێەوە ئەوانەی کە ڕاگرتووە بەڕێوەبەری چاکسازی زەرکە ئەو دوو سزادراوی ڕاگرتووە ئەوە سەرپێچی یاسایە و تاوانێکی گەورەشە. ئەمن دەمەوێت شتێک بۆ بەڕێستان باس بکەم. طبعا دوێنێ هەریەک لە کەسوکاری شێروان تاها و هەروها مەسعود شنگاری هەموو کەسوکاری خۆیان ئامادە کردبوو خزمەکانیان دۆست و هاوڕێیانیان هەموو لە ماڵەکانیان کۆ ببوونەوە و خواردنیان حاضر کردبوو بۆی پاشی ئفتار پێکەوە بکەنەوە بەڵام بەداخەوە هەمیان بە هەناسە سادی فتاریان کردەوە. ئەو تاوان و زوڵمێ دەکەوێتە ئەستۆی بەڕێوەبەراتی چاکسازی زەرکە و ئەو لایەنە دەرەکیانە کە دەستیانە پشتی ئەو بابەتەیە. کاک بەشدار لەسەر دۆسیەی بێریوان من ئەکرد جار کە قسەم لەگەڵ کرد دۆخی تەندروستی زۆر خراپە بەتایبەتی چاوی داوای کردووە ببرێتە دەرەوە بۆ پشکنین نیان بردووە. ئێوە چی ئاگاداری باری تەندروستی بێریوانن جگە لەوەش ئەم مادە قانونیە ترسی هەبوو لەوەی کە بۆی جێبەجێ نەکرێت کاتەکەی بۆ کەم نەکرێتەوە ئێوە بە دوواداچوونتان لەسەر کردبوو داگاڵێتی بەڵێ سەبارەت بە بێریڤان ڕاستە لە دوای ئەوەی کە لە زیندان ماوەیەکی زۆر لە زیندان بوو نزیکەی ساڵە کۆنی و ڕێگریان لێکرد لەوەی کە منداڵەکانی ببینێ ئیتر ئەوە تووشی ینی وەزعی زۆر خراپی تەندروستی بوو بەڵێ تووشی نەخۆشی شەکرە بووە و هەروە چاوەکانیشی لاواز بوون و کەس بوونە بەڵام ئینشاڵڵە بۆ هەفتەی دادێ ئازاد دەکرێت بە دیداری منداڵەکانی و کەسوکاری شاد دەبێتەوە. هەموو لایەک بەخێر بێن.